ڕێگەکانی حەڵاڵ تەواوتون کراوە گەنجێکە بە دوای ئەوەی کە ژیانی خێزانداری بە ڕێگەیەکی شەرعی ئەنجامدا هەزاران تەگەرە دێتە بەردەم ناڕەحەتی دێتە بەردەم بەڵام کاتێکە گەوێتە سەر ڕێگەی حرام هەموو ڕێگەکانی بۆ ئاسان کراوە پەنا بەخوای گەوراگی جاوەرە لەم فیتنە نەجاتت بێ جاران فیتنەکان لە دەرەوە بوون ئێستا فیتنەکانەوە ناو ماڵەوە ناو مۆبایلەکەمان جاران کەسێک خۆی بە دوای شتێکی تاوان و خراپە ئەگەڕا ئێستا بێ بزانین خۆت خراپەکە لابەری لەسەر مۆبایلەکەت چونکە کام مۆبایلەی کە خۆی زۆر بە چاک بزانێ لە تۆڕی کۆمەڵایەتیە ئەگەر کۆمەڵە پێیج و ئەکاونتی هەبێ ئیلا کۆمەڵەشتی خراپ دێتە بەردەمی یەکەم جاری بینینەکەش تۆ سەیرەکەی تەمەن هەموو شتێ لە نەزەرەوە دەست پێکا پەنا بەخوایەوە تیرێکی شەیطانە یەکەم جار لەوانەیە لەسەر دڵت قورسە ئەعوذ بالله من الشیطان الرجیم ئەستەغفر الله داوای خۆش بن لە خواکەی دوایی وردە وا مالیات و سادە بۆتەوە خەریکە جاری وایە ڤیدیۆیەکی خراپ بۆ ڕەفیقەکەتە نەری کە دیندارە بۆ لەبەر ئەوەی کە وردە شتەکان ئاسایی بۆتەوە ڕێگەکانی حرام لەبەر چاومانە ئاسان بۆتەوە ڕێگەکانی حەڵالیش قورس کراوە